ڕۆژی گەنجانی زێت لە نیپاڵ لە نووسینی نیاز حامید برایم. بێدەنگی گەنجانی هەرێمی باشووری کوردستان دوو جیهانی جیاواز. ئەم راپۆرتەم بۆ ناساندنی نیپاڵە کە هەفتەیەک کەمترە لە سەردەستی گەنجانی زێت شۆڕشێکی بێهاوتاتەیدا ڕوویدا بۆ نەهێشتنی نەعەدالەتی کۆمەڵایەتی و تاڵانچێتی دەسەڵاتداران. ڕەوشی سیاسی و جۆری حکومڕانی بنەماڵەیی وابەستە و ئابووری تاڕادەی کۆمەڵایەتی هاوشێوی هەرێمی باشووری کوردستانە. ئەگەر وایە بۆچی ئەم شۆڕشەی ئەوێ کوردستانیش ناکرێتەوە. بنەماڵە دەسەڵاتدارەکان تەفروتونا ناکرێن و نەخرێنە زبڵدانی مێژووەوە. هەموو وەزیری دارایەکی نیپاڵمان بینی چۆن خرایە ناو زبڵدانی مێژوو. بەڕای ئێوە دەسەڵاتدارانی هەرێمی باشووری کوردستانیش ئاوا دەبینین یا گەنجانی کوردستان لە خەوی قوڵدان. ڕێکخستن بناغی گۆڕانکاریە. ئایا ڕێکخستنێک هەیە لە کوردستان گەنجان بتوانن شۆڕشێکی ئاوا بەرپا بکەن؟ لە خوارەوە باسی لایەنە گرنگەکانی مێژوو جوگرافیا و سیاسەتی نیپاڵ دەخەمە ڕوو. یەک کورتەیەک لەسەر مێژووی نیپاڵ لە 100 ساڵی ڕابردوودا. لە ساڵی 1924 بۆ ساڵی 1950 سەردەمی ڕانا. لە ساڵی 1924ەوە نیپاڵ لەژێر کۆنتڕۆڵی دەسەڵاتی ڕانادا بوو. خێزانێک کە زیاتر لە 100 ساڵ حکومڕانیان کرد. وڵات دابڕاو بوو لە دنیای دەرەوە و گەشە پێدانی زۆر کەم بوو. لە ساڵی 1950دا کینگ تریبۆهوان لەگەڵ کۆنگرێسی نیپاڵ دژی ڕاناکان ڕاپەڕین. لە ساڵی 1951 تا ساڵی 1990 دەسەڵاتی پاشایەتی جۆرێک لە ئازادی لە دەسەڵاتی ڕاناکان بەدەستهات. لە ساڵی 1962دا کینگ ماهێندرا پارتە سیاسەکانی قەدەغە کرد و سیستەمی پانچایەتی دامەزران. ئەم سیستەمە تا ساڵی 1990 بەردەوام بوو. ساڵی 1990 بۆ 2008 دیموکراسی دەستوری. ڕاپەڕینی گەل لە ساڵی 1990 بووە هۆکاری دامەزراندنی سیستەمێکی تاڕادەیەک دیموکراسی دەستوری نوێ دەرچوو کە پاشایەتی دەستوری بوو. سەردەمێکی پڕ لە ناجێگیری سیاسی و گۆڕانی زۆری حکوومەتی بەخۆوە بینی. لە ساڵی 1996 تا ساڵی 2006 شەڕی ناوخۆیی پارتی کۆمەنیستی نیپاڵ ماۆیست شەڕی چەکدارانەی دەست پێ کرد. زیاتر لە 70,000 کەس گیانیان لەدەستدا. شەڕەکە لە 2006دا بەڕێکەوتنی ئاشتی کۆتایی هات. ساڵی 2008 تا ئێستا کۆماری فیدراڵ. لە ساڵی 2008دا نیپاڵ بەفەرمی بۆ کۆمار. دەستوری نوێ لە ساڵی 2015دا دەرچوو. دابەش بوو بۆ 7 هەرێمی فیدراڵ. دووەم جوگرافیا. ڕووبەری گشتی 147,181 کیلۆمەتر چوارگۆشەیە کە دەکاتە نزیکی 4 ئەوەندەی هەرێمی کوردستان. لە نێوان چین و هیندەوە جێگیرە و شاخەکانی هیمالایە لە باکوور و دەشتایەکانی تەرای لە باشوور. کەشوهەوا. 3 ناوچەوەی کەشوهەوای جیاواز. هیمالایە سارد و بەفراوی. شاخەکانی ناوین مامناوەند. دەشتەکانی تەرای گەرم و شێدار. بەرهەمە سەرەکیەکانی برنج، گەنم، ئارپا. جۆرێکە لە دانەوێڵە و یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی بەرهەمێنانی ئارد. کەتان، گوڵەباخ و دار. سێیەم ژمارەی دانیشتوان و ئابووری. ژمارەی گشتی نزیکەی 30 ملیۆن کەسە لە ساڵی 2024. پایتەخت کاتماندۆ نزیکەی 3 ملیۆن دانیشتوانێتی. زیاتر لە 125 گروپی ئەتنیکی و 123 زمان. ئاینەکان هیندوو لە 181، بوودا لە 109، ئیسلام لە 104 و کریستیان لە 102. ئابووری. داهاتی وڵات GBD نزیکەی 40 بلیۆن دۆلارە لە ساڵی 2024. داهاتی تاکە کەسی 1300 دۆلاری ساڵانە. لە بواری کشت و کاڵ لە 160 دانیشتوان. ڕێژەی بێکاری لە نێو گەنجاندا لە 20.8 لە ساڵی 2024. سەرچاوی داهاتی سەرەکی گەشتیاری ئەڤەرێست و شاخەکانی هیمالایە. پارەی ناردراو لە دەرەوە. کشت و کاڵ. چوارەم حکوومەتەکان و سیستەمی حکومڕانی. یەک کۆماری فیدراڵ پەرلەمانیە و سەرۆکۆمار وەک سەرۆکی وڵات پرۆتۆکۆلیە وەک لە عێراق.
سەرۆکوەزیران و کابینەی حکومەت. پێنجەم، دابەشکردنی سیاسی. 7 هەرێمی فیدراڵ، 77 قەزا، 753 شارەدێ. پارتە سەرەکیەکان: پارتی کۆنگرێسی نیپاڵ، پارتی کۆمونیستی نیپاڵ یەکگرتووی مارکسیست لێنینیست، پارتی کۆمونیستی نیپاڵ ناوەند مائۆیست. حکوومەتی ئێستا: سەرۆکوەزیرانی پێشوو کەیپی شارما ئولی لە پێش چەند ڕۆژێک دەستی لە کار کێشایەوە. شەشەم، شۆڕشی ئەم ڕۆژانە. ئەم مانگە ئەیلولی 2025. هۆکارەکانی سەرەتایی: لە 24 سپتەمبەری ساڵی 2025 حکوومەت 26 پلاتفۆرمی سۆشیال میدیا ڕاگرت. کامەش وەک هۆکاری سەرەکی خۆپیشاندانەکان دانرا. ڕێکخەر و بەشداربووان: خۆپیشاندانە گەورەکان بە زۆری لەلایەن خوێندکار و هەوڵاتیانی گەنجی نەوەی زێتەوە ڕێکخران کە بە خۆپیشاندانەکانی نەوەی زێت ناسراون. لێرەش ئۆپۆزیسیۆنی ساختە بە ناوینەوەی نوێ هەیە کە ناتوانن 1000 گەنج ڕێک بخەن و خۆپیشاندان لە هەولێر ڕێک بخەن. گەشەکردنی ناڕەزایەتیەکان: سەرەتا لەسەر قەدەغەکردنی سۆشیال میدیا بوو، بەڵام ڕێکی بناغەیی لە ناڕەزایەتی گشتی بوو لە هەمبەر گەندەڵی سامانی زۆری دەسەڵاتداران و خێزانەکانیانەوە بوو. لە هەرێمی کوردستانیش کوڕەکەی بەناو سەرۆکی حکومەت خەرجی ئەسپێکی ملیۆنان دۆلاری ساڵانەیە کە چی گەنجان بێدەنگن. بۆچی؟ بەڕای من ڕێکخستن نییە. ئەنجامەکانی توندوتیژی: 21 خۆپیشاندەر بەتەنها لە دووشەمەدا لە پەلاماری پۆلیس کوژران و کۆی گشتی قوربانیان تا دوێنێ گەیشتە 30 کەس. ئەنجامە سیاسیەکان: خۆپیشاندەران چوونە پەرلەمان و ئاگریان تێبەردا دوای ئەوەی سەرۆکوەزیران کەیپی شارما ئولی دەستی لە کار کێشایەوە. دامەزراندنی حکوومەتی نوێ: نیپاڵ یەکەمین ژنی وەک سەرۆکوەزیران دارا دوای خۆپیشاندان یان شۆڕشە خوێناویەکە. پێم وانیە ئەو ڕەوشە سەر بگرێ، با چاوەڕێ بین. بارودۆخی ئێستا: ناجێگیری سیاسی بەردەوامە لە ڕۆژی سێمی قەیرانەکەوە لەگەڵ سووتاندنی بیناکانی حکومەت لە پایتەخت و شوێنەکانی تر. نیپاڵ لە ڕابردوودا بە مێژوویەکی دەوڵەمەند و کۆمەڵگایەکی فرڕەنگ ناسراوە، بەڵام تا ئێستاش لەگەڵ کێشەی ئابووری ناجێگیری سیاسی و نەبوونی دەرفەتی کار بۆ گەنجان بەردەوامە. شۆڕشی نەوەی زێت لە ساڵی 2025 نیشاندەری نیگەرانی قوڵی گەنجان لەسەر ئایندەی وڵاتەکەیانە و داوایان بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی سیاسی کۆمەڵایەتیدا. سەرنج نەوەی زێت ئاماژەیە بۆ نەوەی سۆشیال میدیا و مۆبایل لە نیپاڵ کە تەمەنیان لە نێوان 13 بۆ 28 ساڵ دەبێت.